ئێمە يعني هەموو حزبێک طبعاً کە هەڵبژاردنە بێ قسەی لێ دەکا و وەریە تاوتوێ دەکا و بەڵام ئەوەی ڕوونە کۆمەڵ مەخاوفێکی دیسان لە دیزاین و لەو هەیە وانە ینی ئەگەر تۆ خۆتیش لەمە بپۆشی ئەو پرسیارە ڕوبەڕوتە بێتەوە ئایا هەر هەمان کۆمیسیۆن بە هەمان ئالێت بە هەمان وانە بە قورستر طبعاً خۆتە زین ساندلیگۆ دانراوە لە یاساکەدا و 1.7 دانراوە ئەمە لە بەرژەوەندی حزبە گەورەکانی عێراقە وانە ئەوە واقعەیەکە ئەمانە کۆمەڵی خوێندنەوەن ئەم یاسایە فاکتەرێکی سەرەکیە پاڵ بەلایەنەکانی تری غەیری دەسەڵاتەوەدا لە کوردستان هەوڵ بدەن پێکەوە ببن ئەم گفتوگۆیانەی پێکەوە بوون دیارە کۆمەڵیش بەشێکە لەو گفتوگۆیە هەموو لایەنەکان ئامادەیەکی ینی سەرەتاییان پیشانداوە بەڵام دوجار خۆ دەزانی تەفاسیل هەیە و وەنیە حەجمی لایەکان و خوێندنەوەی لایەنەکان و وەنی ئەوانە نەتیجە لەسەرەوە ئابەستە ئێستا پێم وایە لە ڕاگەیاندنیش دەرکەوتووە ینی هەموو لایەنەکان باس لە ئەوەکەن بەرەیەک دروست ببێ هەندێک جاریش لەسەر تەفاسیل شتەکان وەنیە سەر ناگرێ دوجار انتخاباتی عێراق لەگەڵ انتخاباتی هەرێم وەنیە ئەوە نەختێ جیاوازی هەیە لە دروشمەکانە لە پەیامی هەڵبژاردنە لە بەرنامەی هەڵبژاردنە و تاکی دەنگدەر لەوەیە ئیندیفاعی بۆ عێراق وانە چۆن بێ و دیفاعی بۆ انتخاباتی کوردستان چۆن بێ ئەوانە کۆمەڵێ هەلومەرجن تەسیریان هەیە کۆمەڵ ینی مەبدەئیەن بەڵێ بەشدارە بێ مەبدەئیەن چونکە کە لە گفتوگۆکانە بەشدارە معنایەوەی بەشدارەوە نییە بەڵام دوجار احتیمالە لەو نزیکەش سەرکرداتی کۆمەڵ کۆ بێتەوە لەو ڕۆوە ئەوەیەکیە بێ بەس کۆمەڵ بەشداری لە گفتوگۆکان لەگەڵ ئەو لایەنانەیە بۆ پێکێنانی لیست و ئەوانە و معنایەوەیە کە کۆمەڵ بۆ خۆی ئەوە معنایەوەیە ینی بەشدارە بێت لە هەڵبژاردنەکەم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پەرتن وانە پەرتن و پێشتریش مەسەلەن هیچ خەڵکی تیاندا حەقەتەن ینی خەڵک بەتایبەت دوای کەوتنی هێزی گەورەی ئۆپۆزیسیۆن ئەو حەقیقەتێکە و ئەو هەلومەرجەی کە ئێستای بینن بەشێک لە دەنگدەری ئۆپۆزیسیۆن بێئومێد بووە لەوەی کەوا ئۆپۆزیسیۆن بتوانێت ڕۆڵ ببینێ